حکوومەتی ئیسلامی و سەرانەی ڕۆژانە 8 گەڕام گۆشت. مەسعود ڕەسووڵی دەبیری ئەنجومەنی بەستەبەندی گۆشت و موادی پڕۆتۆینی ئاماژە بە دابەزینی ڕادەی بەکارهێنانی گۆشت لە ئێران دەکات و دەڵێت خەڵکی وڵاتە لە ڕووی توانایی کڕینی گۆشت لە بارودۆخێکی گەلێک دژوار و مەترسیداردا دەژین. ڕەسووڵی دەڵێت ڕادەی مامناوەندی بەکارهێنانی سەرانەی گۆشت لە ئاستی جیهاندا ڕۆژانە 100 گەڕامە. بەڵام ئەو ڕێژەیە بۆ هاوڵاتیانی ئێران تەنیا 8 گەڕام لە ڕۆژێکدایە. ناوبراو هەروەها بەم بۆنەوە نیگەرانی خۆی سەبارەت بە داخرانی یەکەکانی بەرهەمهێنان و بەستەبەندی گۆشت دەربڕی. زارا عەبدوڵڵاهی مدیری گشتی دەفتەری خۆراکی وەزارەتی بێهداشت و دەرمان هەر لەم بابەتەوە دەڵێت لێکۆڵینەوەکانی ئێمە دەری دەخەن کە بەکارهێنانی چەند بابەت خواردەمەنی وەکو گۆشت و مریشک و شیرەمەنی و تەنانەت میوەجاتیش لە ئێران بە ڕێژەی لە 40 کەم بۆتەوە. دابەزینی واها خێرای ڕادەی بەکارهێنانی ئەم پێداویستیە سەرەکیانە بە واتای ڕوودانی کارەساتێکی مرۆڤیە لە ئێراندا. کارەساتێک کە کاریگەری لەسەر هەموو بنەماکانی ژیانی مرۆڤ هەیە. یەکەم قوربانی هەژاری و کەمخۆراکی و بەدخۆراکی منداڵانن. دیاردەگەلێکی وەکو کەمخوێنی، پووکی ئێسقان، دابەزینی بینایی چاو، هاتنە خوارەوەی ئاستی توانای فێربوون، دابەزینی کێش، دابەزینی باڵا، ئەمانە هەمووی لێکەوتەکانی کەمبوونی موادی خۆراکی پێویست بۆ گەشەکردنی لەش و دەرونی منداڵ و مێرمنداڵانن. جێگری بێهداشتی زانکۆی زانستە پزیشکیەکانی زاهدان وتوێتی منداڵانی ئۆستانی سیستان و بەلوچستان بەهۆی ئەوەی کە خواردەمەنی پێویستیان پێناگات تووشی کەمبوونی کێش و کورتبوونەوەی باڵا بوون. گرانی پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی خەڵک ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەبێ و تەندروستی ملیۆنان کەس لە دانیشتوانی ئەو وڵاتەی لەوانە ژنانی دووگیان، دایکانی منداڵ لەبەر، نەخۆشەکان و ئەوانەی پێویستیان بە ئاگالێبوونی تایبەت هەیە خستۆتە مەترسی جددیەوە. قسە تەنیا لە بوونی دەڕێی قوڵی چینایەتی لە نێوان مرۆڤەکاندا، قسە لە تاڵان و بڕەوی سامانی گشتی لەلایەن دەسەڵاتدارانی گەندەڵی ڕژیمی ئیسلامی، فەرماندەکانی سپا، ڕاندخۆرانی حکوومەتی، ئاخوندەکان و ئیمام جومعەکان و ئاغازادەکان نییە. بەڵکو قسە لەسەر نەبوونی بێهداشتی سەرەتایی، دەوا و دەرمانی گران و ماوە بەسەرچوو، تەپ و تۆز و نەبوونی هەوای خاوێن بۆ هەڵمژین، خەمۆکی و نیگەرانی بەردەوام بۆ دابینکردنی سەرەتاییترین پەیداویستیەکانی ژیان، قسە لەسەر هەمووی ئەوانەیە، ئەویش لەسەر بەستێنی سەرکوت و سوکایەتیکردنی بەردەوام بە جەماوەری خەڵک لەم وڵاتەدا. کاتێک بەکارهێنانی سەرانەی گۆشت دەگاتە 8 گەڕام لە ڕۆژدا، کاتێک بۆ ملیۆنان لە خەڵکی دانیشتووی ئەو وڵاتە واتە 1 لەسەر 12 ئاستی مامناوەندی جیهانیەکەی، کاتێک کە دابینکردنی گۆشت و پڕۆتۆینی پێویست بۆ ئینسان ناممکن دەبێت، کاتێک کە گۆشت و ماسی و مریشک و میوە و سەوزی تازە، شیر و هێلکە و دانەوێڵە لەسەر سفرەی خەڵک نامێنێ و یان گەلێک کەم دەبنەوە، ئەو جار دەبێ چاوەڕوانی کاریگەری ئەو ڕادەیە لە هەژاری لەسەر ژیانی نەک هەرنەوەی ئێستا بەڵکوونەوەی داهاتووش بین. لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا کە نرخی گیان و تەندروستی ئینسان هەرزانە و نرخی گۆشت و میوە و تەنانەت ماکارۆنی و نانی وشکیش گرانە، مانەوەی ئەو ڕژیمە یەکسانە لەگەڵ تێداچوونی بە شوێنەی گیان و ژیانی ملیۆنان کەس لە بنەماڵە کرێکاری و زەحمەتکێشەکان لە فەرهەنگیان و خانەنشینان و زۆربەی دانیشتوانی ئەو کۆمەڵگەیە. لە نیزامێکی وەکو کۆماری ئیسلامیدا کە بە پێی وتەی سەرانی ئەو ڕژیمە سەرانەی گۆشت دەگاتە 8 گەڕام لە ڕۆژدا، بۆ دابینکردنی تەنانەت تەندروستی دەروون و لەشی جەماوەری خەڵک چ ڕێگەیەک دەمێنێتەوە جگە لە ڕزگار بوون لە دەزوەها ڕژیمێک؟